هەندێک جار لە نێوان ژیان و مردندا تاڵەموویەک هەیە. من ئەمڕۆ دوێ تاڵەمۆ دەکەوم لەگەڵ کۆمەڵە سەربازێکی ون کە کارێکی زۆر قورس و پڕزەحمەت دەکەن لە ڕووی جەستەیی و دەرونیەوە تا لەگەڵیان نەبیت نازانی کارەکەیان چەند قورسە کە کوڕ و کچی خۆی دەوێت. من دیلار محەممەد جەزام بە زنجیرەیەک لەگەڵ ئەو تیمە فریاگوزاری و خزمەتگوزاریانە دەبم کە بۆ خزمەتکردنی خەڵک نازانن شەو ڕۆژ چییە. ئەوانەی لێرە کار دەکەن ڕەنگە هۆکار بن بۆ ڕزگارکردنی ژیانی هەزاران کەس. من شەو ڕۆژێکی تەواو لەگەڵ تیمەکانی 122 دەبم یاخود ئەو تیمانەی بە ئیسعاف و ئەمبوڵانس دەیان ناسن. کاک سامان ئەو ئیشانەی ئێوە چییە؟ خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ سنتەری فریاکەوتنی خێرا لە 2010 دامەزراوە. سەرەتا چەند بەڵانسێک بووە، دوایی وردە بەری پێدراوە و گەورەتر و فراوانتر بووە. سنتەری فریاکەوتنی خێرا کە هەموو پێداویستێکی پزیشکی پێشکەش بە هاوڵاتیانەکات کە تووشی مەسەلەن ڕووداوێکی هاتشویە، تەنگە نەفەسێکە، ئاگرکەوتنەوەیەکە، شەڕە چەقۆیەکە، شەڕە تەقەیەکە، هەموو بابەتە فریاگوزاریەکانی کە سەرەتایی دەست پێ ئەکات لای ئێمە کە بەهانای ئەو خەڵکەوە ئەڕات ڕزگاری دەکات لە مردن. هەموو پێداویستێکی تایە. قورسرین ئەو شتانە چێکە ڕوبەڕووبەتدانە بێتەوە لە کاتی کارکردنا؟ زۆربەی کات هاوڵاتیان کە پەیوەندیمان پێوەکان ڕاستە تۆ کەسەکە لەبەر دەستایە ئازیزە، خۆشەویستە، مناڵتە، دایکتە، باوکتە، براتە، یەک دقەیەکی ئەو ئەبێتە سەعاتێک. ئێمەش وامان لێ هاتووە یعنی نزیکترین نوقتە بنێرین بۆ ئەو شوێنە. جاری وا هەیە ئاستەنگی بۆمان دروست ئەبێت مەسەلەن لە هاتوچۆیە. ئێستا بۆ نمونە ئەگەر دەوری سەعات 5 و 6 تۆ داوای ئەمبوڵانسێک بکەی لە جادەی مەولەوی سەر پردەکە، من بەلایانی کەمەوە 20-25 نیو سەعاتێک مێ تا ئاگەمەلات. خۆتان زانن شەقامەکان ئاستەنگی زۆری لەسەرایە بە ئاسایی نای. بەڵام ئێستا تۆ بۆ نمونە ئەگەر لە سەر شەستێکە لە دووڕیانەکەی سەرچنارا بێت لێرەوە هیچ ترافیلایتێک نایەتە پێشەوانێ، ئێمە لەواچێ بە 5 دقە بە 6 دقە بگەینە ئەوێ. ئەو فەرقەمان هەیە. هەندێک جار هاوڵاتیان سیباقمان لەگەڵاکەن بە سیارە تایبەتەکانی خۆیان، جادە و شەقامەکان چۆڵ ناکەن بۆی ئێمە بتوانین بە زووترین کات. خۆتان نەزانن یەک خولەک بۆ ئێمە زۆرە بۆ ئەوەی کەسە لە مردن ڕزگار بکەیت. بۆیە داوایان لێ یەکەین بۆی ئەوان و ئێمەش هاوکار بین بتوانین ئەو کەسە لە مردن ڕزگار بکەین. تا ئێستا هیچ کارمەندێک یا شۆفێرێک لە کاتی ئەرکە لە کاتی گەیاندنی نەخۆشێکە جانی لەزاوە؟ سپاس بۆ خۆ تا ئێستا شتێکی وانە بۆنەی کە من ئەم 9 ساڵە لێرەم، بەڵام تووشی ڕووداوی هاتوچۆش بووین. بۆیە من هەموو کاتێک کارمەندەکانم ئاگادار کردوتەوە لەگەڵ شۆفێرەکانە پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن لە ترەفیکلایی تا ئێمە ڕاست ئەبێ بە زووترین کات بگەین، بەڵام پابندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ بە دوور دەبی لە هەر کارەساتێکی دڵتەزێت. ئەمبوڵانسەکان چۆن دابەشکراون؟ چۆن ئەگەنە شوێنەکان؟ بەڵێ ئەمبوڵانسەکانمان ئێمە لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە تەوان تەنسیقی تەواوەتی هەیە. ئەو ئەمبوڵانسانە لەسەر پارێزگای سلێمانی دابەش کراوە. ئێمە کاتی ئاڵتوونیمان هەیە. تۆ کە داوای ئەمبوڵانسێکم لێ ئەەکەیت، کەسێک مەسەلەن تەنگە نەفەسێکە، جەڵڵی یاوە، شەڕە چەقۆیەکە، ئاگرکەوتنەوەیەکە، فیشەکێکە، ڕووداوێکی قورس بووە، خۆ من ئەتوانم لێرەوە بۆت بنێرم. بەڵام بە نیو سەعات تا ئاگاتە دوکان ئەو بەسمەوەی شوێنی کە دوور بێت کە تۆ داوات کردو لێی هیچ ئەنەریکتیان نییە مەسەر بە نیو سەعات بگاتە لات. بەڵام خۆی مهمەکەی لەوەیە کاتە ئاڵتوونیەکە بە زووترین کات بگات. ئێمە بۆیە وا دابەشمان کردووە مەسەلەن کە لێرەوە ئەڕۆیت لە پیرەمەگرون، لە حاجیتان، لە دوکان، لە خەلەکان، ئەوە سنووری ئێمەیە. ئەمبوڵانسی لێیە بە هەمان شێوە لە بازیان تا چەمچە ماڵیش. ئەم خەتەی ئەم دیویش قەلا چوالان، باسنیە، زەلان، چوارتا ماوەت بە هەمان شێوە لێیەتی کە ئەگەڕێنەوە بۆ ئەملا بەرەو ئەگەر بڕۆین بەرەو دەربەنی خان بە هەمان شێوە لێیەتی، لە قەراغ لێیەتی، لە سێوسێنان لێیەتی، بە هەمان شێوە لە سەیسایەق، لە عربەت، هەڵەبجەی تازە، لە پێنجۆنیش بە هەمان شێوە بەو شێوازە ئەمبوڵانسەکان دابەش کراوە. هەر هاوڵاتیەک کە پەیوەندیمان پێوەکە ئێمە خشتەیەکی تاوەتیمان لە بەردەست هەیە. ئەو کەسەی کە ئێشکگرە ڕاستەوخۆ پەیوەندی پێوەکەین نزیکترین نقطە بۆ ئەو شوێنی ڕووداوە نێرین.
بەردەوام بەریەکەوتنی زۆر قورستان هەیە لەگەڵ ڕووداوەکانە تا ئێستا چ شتێک هەیە بیرە نەچێتەوە لە فکرێ لا نەچێ وڵی خۆ ماوەی ئەو 9 ساڵە ڕووداوەکان زۆر بوون ئەوانەی کە زۆر تەسیرت تێ بکات ئەو سیارەیەکە لە تونێلەکە هاتبوو خوارەوانە بۆ بەرەوە فڕی بوو ئەو دوو ئافرەت و کوڕە کە تازە وەبزانم دەستگیران ناریش بوون هەرسێکیان ملیان قرتا بوو ئەوە زۆر تەسیری تێکردی من خۆم ڕاستەوخۆ دایم جیازەکە ناو سیارەکەیە کە حاڵەتێکی قورسە بێ ڕاستەوخۆ خۆم سەرپەرشتی یەکەم ئەوەی ماڵی حاجی مەزهەریش بەداخەوە یعنی ئەو کارەساتێکی زۆر گەورە بوو بە تایبەتی کە ئەو تەرمانە زۆر بە زەحمەتی هاتنە دەرەوانەیە ماوەی 2 ڕۆژی خایان تا بە تەواوەتی پاکرایە و ئەو مناڵانی کە هێنامانە دەرەوەوانە زۆر تەسیری تێکردین یعنی من تا هەفتەیەکیش هەر شۆک بووم پێوەی من بە مناڵە زۆر ینی بێتاقەتە بوو یعنی بە تایبەتی کە مناڵە بینم تاو تێگەچم یعنی کە بینە مەسەلەن دەستێکی لێ دەزیاوە مەسەلەن سەری بووە یان هەر حاڵەتێکی تر بوو بێ ئەبۆیانە زۆر بێتاقەتە بوون ئێمە بە مەدانی زۆر لە زۆربەی شوێنەکان هەین بەڵام لە زۆربەی حاڵەتەکان لە زۆربەی ڕووداوەکانە نسامە نادر لە پێشی سیارەکە بینم خۆشیە لەگەڵ تیمەکانە بۆ کوڕەکان بەجێ نایڵم لە هیچ تنگانەیەەکە چکە ئەوان کە ئەڕۆن بۆوێ ژیانە لە مەترسیایە لە خەتەریاتایە پێویستە بەوەیە کە بەڕێوەبەر دایم لەگەڵیان نابێت ئێمە هەندێک حاڵەت هەیە ئیجاب ناکەم بڕۆم لەگەڵیان بەڵام ئێمە وا فێرکراوین کە حاڵەتە قورسەکانە بێت بە بەردەوامی بەڕێوەبەر لەگەڵ کارمەندەکانی خۆیان بێت ئەو حاڵەتە قورسانە چیەکە بەسەرتانیت بۆ نوێ لەگەڵ کەسوکاری نەخۆش لەگەڵ نەخۆشە تووشی چ گرفتێکە بن خۆی عادەتەن جارێ بۆ نمونە ئێستا مەسەلەن کەسوکاری نەخۆش کە سەرەکەوێت لەگەڵمانە خۆی ئەبێ یەک مرافقی لەگەڵا بێ خوا نەخواستەمە دنیاە سیارەکە تووشی ڕووداوی هاتوچۆیەک ببێت ئەو ئەمبڵانسە بە دەرنیە لە سیارەکانی تر کە تووشی ڕووداوی هاتوچۆ بێت بۆی کەمترین زەرر بیت جاری وای لە ئیسۆپێکی پڕاتۆ غافڵ بوویت مەسەلەن لەگەڵ نەخۆشەکە دڵت لایەتی داڵغت لایەتی لە کاتی ستۆپێکە تووشی کێشەیەک ببیت دوو ئەوێتر ئیشەکەمان لەسەر قورسەکاتەوانە هاوڵاتیان داوایان لەکەین کە ئێمە هەر ئەچین بەدەمیانەوە بەڵام بۆ درەنگ و زووەکە ئەوە تۆزێک کۆتان نەزانن شەقامەکان ئاستەنگیەکی تیا هەیە ئەوەی کە پێویستی بە هاوکاری بێ ئێمە هەمومان بە هەموو کارمەند و کۆنتترۆڵ و فەرمانبەرانی 122 هەمیشە ئێمە خۆمان بە خزمەتکاری ئەم شارەداناوە هیچ مەجای تیان نیە هەمیشە شەو و ڕۆژمان خستۆتە سەرێک بۆ خزمەتی ئەوان بۆیە داوایان لەکەین پشوویەکیان هەبێت ڕاستە دقەیەکی ئەو بە سەعاتێگەڕوە بەڵام ئێمەش ئەو نەتوانایەکمان هەیە ئەمبڵانسەکەی کارمەندەکە تا سەرەکەی وەگاتە لای بەخوا لە هەر شوێنێکی نزیک شاوێ بەلای کەم و 5 دقەتەوێ ئێمە مەگزیمەم ئیشەکەمان لە 5 دقە بۆ 12 دقەیە ئەبێ هەر ئەو تیمە بگات بەڵام جاری وا هەیە ئەو شۆفێری کە مەسەلەن تووشی ڕووداوی هاتچۆ بۆ سیارەکان کە یەن هەموو سیارەیەک کە 1 سانیە بۆ 2 سانیە بۆستێت سەیرێکی بکە ئەوەی تر بە خێراتریە دوانی تریە پێنجی تریت لۆدەکە دروست دەبێت کە لۆدەکە دروست بۆ تۆ بە ئاسانی جاری وایە تیمەکانمان بەڕاکردن ئەڕۆن ئەها مەسافەیەکی ئەمێنێ دا ئەبەزێ لە ئەمبڵانسەکە چکە و جانتایی کە خۆی پێێتی هەموو پێداویستێکی پێەیە کە بەهانایە بڕات تا تیمەکە ئەگاتەوێ ئەمبڵانسەکە دوای وردەوردەیە بەدەمیانەوەنێ تایبەت بە ئەو کارمەندانی کە لێرە ئیشەکان هەم کارمەندی تەندروستی هەم ئەو شۆفێرانی کە هەتانە چه کارمەندتان هەیە چەندێکیان لەمانە گرێ بەستن یاخود خۆبەخشن بەڵێ ئێمە تێگرا بەس سنتەری فریاکەوتنی خێرا 150 کارمەندە ئەمە بە ئیداری و بە مهندیس و بە کۆنتترۆڵ و شۆفێر و کارمەندەکان لەو 150 دە کەسی خۆبەخشمان هەیە گرێبەست حوتمان هەیە ئەو خۆبەخشانە تایەتی 6 ساڵە تایەتی 4 ساڵە هەرەکەمەکەیان 3 ساڵە بێ کە لێرە خۆبەخشە بەبێ ئەوەی هیچی نیەکە لێرەوە من سواسی ئیداری گشتی یەکەم کە جارجار ماگانە هاوکاریشیانەکات شتێکیان بۆ دابین کراوە بەڵام داواکەین لە حکومەت خۆتان نەزانن جارێ بە تایبەتی ئەم ساڵ 3 موالید لەسەر 1 خانەنشین کرا ئەمە گرفتمان بۆ دروستەکە هەم بۆ شۆفێر هەم بۆ کارمەندی
لەبەرەوە زانن ئێمە پلانی تازەمان هەیە بۆ 2025 کە چەندین نقطەمان هەیە کە زیادی بکەین خۆتان نەزانن سلێمانی ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و فراوانتر دەبێت پێویستە بەوەی چەندەها نقطەی زیاد بکەین بۆەوەی کە بتوانین کارمەند و شۆفێری بۆ دابینین خۆشتان نەزانن هەر نقطەیەک لە هەر شوێنێکا دابنین پێویستی بەلایانی کەمەوە 5 کارمەند و 5 شۆفێر هەیە بۆ هەر نقطەیەک ئەگەر 25 کەسیش دابنین ئەوە 25 دەیی بەلایەن کەمەوە 250 کارمەندمانەوە بۆی بتوانین بە تەواوەتی کەڤەری سلێمانیکە من لێرەوە سپاسی سەررجەم کارمەندەکان مەکەم کە خۆتان نەزانن حکومت بێباک بۆ زۆربەی کات لە بوونی مەعاش ئەمان شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک کە مانیان نەگرتووە تەندروستی هاوڵاتیانیان مەلا گرنگتر بووە لەوەی کە ئەو موچەیان پێ بدریان نەدرێت ئەوە نییە بڵێ مەسەلەن کارمەندەکانمان بێخەمن یان گوێنایان بەوەیان هەر کەسێشکە ڕەنگە ئێساوەیە بیر لەوە بکاتەوە بڵێ لەگەڵ دەسەڵاتان یان شتێکی تر نا بە عەکسەوانێ پیشەی ئێمە کاتی خۆی وا سوێنمان خواردووە کە هەمیشە لەگەڵ هاوڵاتیان نابین لە هەموو وڵاتانی دنیاشە ئەوایە کە فریاکەوتنەکان ئەگە حکومەتیش بڕوخێت فریاکەوتن نابێت بە هیچ شێوەیەک تەداخلی هیچ سیاسەتێک بکات تۆ بەدەم لەگەڵ لەبەرەوەی لەگەڵ مردنای ژیانی ئەو کەسە لە مردن ڕزگارەکەیت ئەبێت تۆ بۆ شێوازە بیت بیری لەوە بکەیتەوانێ کە هەمیشە ببی بە خزمەتکاری هاوڵاتیانی ئەم شارە ئێوە تەنها ئۆتۆمبیلتان هەیە واتە یاخود ڕێگەی ئاوی بۆ یاخود ڕێگەی ئاسمانی ئەمانە هیچ ئامێرێکتان هەیە؟ ئێمە تەنیا ئۆمبڵانسمان لەبەر دەسایە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستیش چەندین جار وابزانم کتابشتیش کراوە کە داوای فڕۆکە بکرێت بەڵام بە سپاسەوانەیە ئەمید حسێنمان هەیە لە ماپاڕی سلێمانیە هەلیکۆپتەرەکانی هەمیشە لە خزمەتی ئەم شارە داناوە هەر کاتێک پێویستیمان پێ بوو بێت لە هەر ئاستەنگیەکە بووێت چ لە قەڵەباڵغیە بوو بێت چ لە شوێنێکی دۆڵ و شاخۆوانەیە بوو بێت کە نەمانتوانیوە تیمەکانمان بگات بە سپاسەوە ئەو پیاوە گوێی نەداوەتە کات و سات و شوێن و سەختی و ئەوانە هەمیشە ڕۆشتووە فڕۆکەکەی حازر کردووە بەدەم ئەو کەسانەوە ڕۆشتووە کە ئێمە پێمان وتووە وەکو ڕێگەی ئاوی ڕێگەی ئاوی وەڵی شتێکی وان نییە هەمان بێت بەڵام وابزانم بەرگری شارستانی ئەوان خۆیان ئەگەر بین بێت هەندێک غەواس و شتەیە لە ڕێی دوکان و ئەوانەوە ئەوەی کە هەمان بێت بۆ شێوازەیە هەندێک جار تلایەن پەیوەندیتان پێوە بکرێ بۆ ڕابواردن یاخود بێزارکردن ئەم بابەتانە تا هیچ کەیسێکتان بردوتە دادگا یاخود کەسێک لێ پێشنیوی لەگەڵا کراوە سەر بابەتانە ئێمە لێرەوە هاوڵاتیان ئاگدارەکەینەوانێ ئێمە دوو جۆر سکاڵامان هەیە یەکەمیان کە ئەو کەسە دووسێ جار ئاگداری یەکەینەوانێ کە ڕابواردن نەکات قسەی نەشیاو نەکات لەبەرەوەی کارمەندەکانی کۆنتترۆل شەو ڕۆژان خستۆتە سەرەک بە خزمەتی ئەوان ئێمە یەکەمیانەوەیە ئەگەر بزانی زۆر بێزارکەرە بلاگلیستی یەکەین کە بلاگلیستکرا بە هیچ شێوەیەک ناتوانێت پەیوەندی بە 122 بکات وەکو کابرای مەلەوانەکەی لێت کە دووسێ جار وای کرد بە ڕابواردنەوە دوایی هەر خەڵکەکە چوو بە دەمیەوە و بە شێوازێکی وا سوعبەتێکرد لەگەڵان دوای لە ئاخر جارەکە خۆی خنکە هاواری کرد کەس نەچوو بە دەمیەوە بۆیە داوایان لەکەین کە ئەو خەڵکە بەو شێوازە 122 بەکار نێنێت لەبەرەوەی بلاگلیسکرای تا ماوی ناتوانانی تەلەفۆن بۆ 122 بکەیتەوە ئەگەر زۆر بێزارکەر و هەندێک قسەی نەشیاو کات لەبەرەوەی ئێمە هەموو پەیوەندیەکانی 122 هەتاوەکو 6 ساڵ ریکۆرد ئەکرێت مە بەردەوامی ئەو ریکۆردانە سەیڤەکرێت و لە شوێنی خۆیان پارێزراوە بێت بۆ ساڵێک 2 ساڵ 3 ساڵیش بێت ئێمە سکاڵایان لەسەر تۆمارەکەین هەر هاوڵاتیەکیش بزانێت کارمەندەکانمان کەم تەرخەم بوون لە ئیشەکانیان ئەتوانێت سکاڵای خۆی بکات ئێمە ئەو کاتە ریکۆردەکان لێ ئەینەوانێ ئەو کاتە ڕاستی دروستی هەمی کارمەندەکە و هاوڵاتی کە پەیوەندی کردووە دەرەکەوێ بۆمان بێ خۆشە بەشەکانی ئێرە ببینین زانین دۆخۆگوزارانی کارمەندەکان چۆنە کارەکانیان چۆنە من لە خزمەتانان فەرمونون حەزەکە ئێستا چین بۆ بەشی کۆنتترۆل چونکە کۆنتترۆل شوێنی سەرەکیە ئەنجە دوای لە کۆنتترۆلەوە خەڵکە پەیوەندیمان پێوەکات لە کۆنتترۆلەوە ئیعازەکان دەرەچێت تیمەکان تیمێ بێ دوام بێسییان بێ دەربچێت و لە خزمەتانای ئێرەشەوە بەشی کۆنتترۆڵە
من لێرە بەجێتانە ئێڵم ئیشی خۆتان کرد من لە خزمەتتانە قوربانجان دەسەکان- ماڵی خۆتانە دەسەکانە خۆش بێت. قوربانجان زۆر سپاس سەرچاوکان بۆ- قوربان دەست بەخێر بن یاخوا سەرچاو سڵاتان لێبێ کارمەندی کۆڵسەنتەر کاری چییە؟ چییە کات لێرە؟ بەڵێ پێشەکی بەخێر بن سەر و سەرچاوم ئێرە فریاکەوتنی خێرە 122 24 ساعت لە خزمەتی هاوڵاتیانیان بەبێ جیاوازیکردن بۆ هەموو شێوەیەک. کاتێک کە پەیوەندیەکیە چۆن دڵنیا بنەوە لە ڕاستی و دروستیان پەیوەندیە. بەڵێ ئێمە زانیاری لە کەسەکە لە هەواڵ دەروەرەگرین خۆشمان دەمێکە تقریبان لێرە ئیژاکەین بەپێی قسەکانی وتەکانی کەلی وەرەگرین تا چنێ ئەمە زانی ناخۆ کەسە بەڕاستێتیان بانقەس تەلەفۆنەکە. واتە زمونتان وەگرتووە لەگەڵیان. بەڵێ بەڵێ شارەزا بووین بەڵێ. لە ڕۆژگات چەند پەیوەندیەت؟ وڵی تقریبان 400 زیاتر ئیتر بە خەفارەتە مناسەبەکان زیاتر بڵێن کاتی ئاسایی زۆرینی کاتی تر تقریبانە چێ بۆ 500 زیاتر. خەڵکەیە بۆ گاڵتە پێکردن بەڵێ پەیوەندی بەتاکید بەڵێ چیەکەن بلاک لیستیەکەین ئەگەر بزانین دووبارەیە کاتۆ پێڵێن ئەڵێن ئێرە فریاکەوتنی خێرایە بۆی کە مەژغوڵ نەکرێت 122کە وەری گر باشە وەری نەگەر بلاک لیستیەکەن جارێکتر ناتوانێت سوودمەند بێتەوە لە 122. چ تەلەفۆنێک تا ئێستا هاتووە لە ماوەی ساڵی کارکردنەوە لێرەدا کە بیرە نەچێتەوە تەلەفۆنێک بوو بێت. یعنی شتە ناخۆشەکان کارە ساتەکان بەڵێ وەڵاهی زۆر هەیە زۆر هەبوو یعنی جارێ بیدایت ئەمڕۆ کە هاتوین حاڵت تێبوو کرێکارێک و کارەبالیا بوو هەواڵدەر داوای سعافی کرد بە زووترین کارتیژ ناتمان بەس پێ ئەچوولەوە پێشتر کەسێک سعافی خێرخواهینی ئەهلەکانی داوا کرد بێت دای سعافەکەی ئێمە ڕۆیشت ئیتر ئیسعافی ئەهلی بردبووی هەواڵدەر ئاگاشی لەوە نەبوو بەس پێ ئەچوو کەسێکی تر داوای سعافی ئەهلی بۆ کرد بێت بەس وتی کارەبالیا و سەری تەقیوە پێ ئەچێ مردبێ ئەوە بێت هەواڵدەر یعنی ئێمە 24 ساعتە لە مێشکمانە ئەمێنێتەوە کاریگەریش هەیە لە سەرمان بەزی تر ئێمە لە خزمەتی هاوڵاتیانە و ئەرکی خۆمانەوە تاسە تەلەفۆنێک هاتی بێ کە زۆر دڵخۆش بووبی پێی. وەڵاهی هەشە تەلەفۆنەکە بەزی سا لە خەیاڵمانە شتی خۆشیش هەیە عنی تەلەفۆنە هەشە زۆر کەس تەلەفۆنەکە بۆ دەستخۆشی لە ئێمە و ئێمەش لە خزمەتی هەموو هاوڵاتیەکان بێجیاوازی بەس هەیە تەلەفۆنەکڵێ بەس بۆ دەستخۆشیێک تەلەفۆنم کردو و سپاسمانەکەن ئێمە ئەرکی سەرشانمانە. چۆن ئەمبوڵانسەکان ئاگادارەکەنەوە لە بوونی ڕووداوێک چۆن ئەزانن کە حاڵەتەکە کتوپڕە؟ بەڵێ بەڵێ پرسیاری لەکەین بۆ نمونە کۆدی سوورمان هەیە حاڵەتی کەوتە خوارەوەیە سووتانە جەڵدەیە کە سوکاری نەخۆشەکە کە داواکە ئەڵێ لەوە چێت جەڵدەبیان خۆی پێمانەڵێ ئێمە بە جیهاز ینی بۆی بە زووترین کات و نزیکترین شوێنیشی بۆ نێرین زانیاری دقیق وەرەگرین یعنی ئایا شوێنەکە کوێیە بۆی ئیسعافی نزیکترین شوێنی بۆ بنێرین بە کەمترین کات بگاتە شوێنی ڕووداوەکە. واتە شەرت نییە هەر لە ناو سنتەری فریاکەوتنەوە ئیزافەکان لە دەچێت خوار و لە تەواری هەمانە لە بەکرەجۆ هەموو ناو سلێمانی ئایدی سنتەری ئێریا 122 چەند کاتژمێر لە ڕۆژێکە داوامەکەن لێرە 24 کاتژمێرە بوونە کاتێک کە تۆ ئەمڕۆ هاتوویتە ئێرە چەند کاتژمێر لێراوی؟ وڵی سا لە سعات هەشتی بەیانی ئێمە لێرەین هەتا سپێنێ سعات هەشتی بەیانی لێرابین بۆ خاتوونێک ناخۆش نییە ماڵ بەجێ وڵا بێ بەتەکید بەسی تر ئیشەکەشماوە و ئێرەش وەکو کارێکی خێرخوازی وایە تەعاان چەنەها کەس ژیانی لە مردن ڕزگاریە بێت بەهۆی ئامبولانسەکانی ئێمەوانێ و ئیشەڵا هەموو کەس سەلامەت و پارێزراوە بێت بەس ئێرەش کارێکی پیرۆزە. هیچ خەبەرتان لەوە هەیە کاتێکە کەسێک بەهۆی ئەمبوڵانسەکانی ئێوە ژیانی ڕزگارکرا و زۆر خەتەریش بوو بێت چه هەستێ بووەمە؟ هەستێکی زۆر خۆشە بێگومان چکە تەلەفۆنەکەنەوە دوای ئەوە سپاسمانەکەن دەستخۆشیمان لەکەن تاوان هەستێکی زۆر خۆشە کە ژیانی کەسێک لە مردن ڕزگارەکرێت. ئێمە کەسێک ها بۆ تەلەفۆنی کردو توتی خۆ من بەتەنیان تووشی ڕووداوی هاتشۆ چۆن هاوکاری مەکەن یعنی تاوان کەسیشی لێ نەبوو لەو دەوروبەرە کە هانا بۆ 122 بێنێ خۆی کەسەکە داوای ئیسعافی کردووە دوای سوپاسیشی کردون لەخوا بەزیابێکە شتی سەرەتایی بۆ کرا لە ناو ئیسعافا گەێنراوەتە تەواری شار ئێتر دوای هەر خۆشی تەلەفۆنی کردوتە سپاسی ئێمەی کردو یعنی وتێتی ئەگەر ئێوە نەبوونا من ئەگەری هەبوو بمرم یعنی لەو شوێنەکە کەس ئاگای لێ نەبوو کەس نەبینیوە ئەوە هەبوو هەستێکی زۆر خۆشە تەعاان کە ژیانی کەسێک لە مردن ڕزگاریە بێ بەهۆی ئیسعافەکانەوە لە 122. بەڵێ فەرموو سەرچاوم بانقەس تەلەفۆن مەکە بە قوربان تۆ تەمەنە چەنەیە؟ ئەخر نابێ بانقەس تەلەفۆن کە ئیسعافە پێویست نەبێرە ئیسعافە باشە گیان ئەخر ژمارەکە بین بە پۆلیس نابێت باشە؟
ئاگر کەوتۆتەوە دە تەلەفۆن بۆ 150 بکە باشە بە قوربان دەی سەرچاوم دەبا گەورەیەک تەلەفۆن کا باشە دەی خوار لەگەڵ بێ چی بوو؟ ئەو مناڵێک کاڵێ ئاگر کەوتۆتە بەس غاز ناکە یعنی سەرزانی کە غاز ناکە ئەڵم با گەورەیەک تەلەفۆن کاڵێ آخر ئاگر کەوتۆتە ئەڵم پەیوەندی بە 150 بکەڵێ آخر خەڵکی تیا بەس غاز ناکە چکە گە شتێکی وا بێت تەقەن گەورەکان تەلەفۆنەکەن مناڵ تەلەفۆن ناکە لەو حاڵەتەیە هەڵغان زۆرن هەیە وەڵی تر ئەوە گەبان قەس تەلەفۆنەکەن بەقەڵە دەیکەن زۆرە بڵێ لە 00 وەسفر حەوت سفر حەوت لە هەر سوودجگەر بۆ شار پێویستیان بە هاوکاریتە ئەمەیان چی بووم پەیوەندیان ئەمە ئەحالەیەکە لە خەستەخانەیەک و بە خەستەخانەیەکی تر بۆ نمونەمە لە هەر سوودجگەرەوە بۆ شاری هێنن لە ڕۆژێکا چەند جار ئەمبولانس دەرەچێت لێرە زۆر ئێستا لە بەیانیوانەوە زۆریمان نەخسۆدە سەر فۆرمەکە فۆرمێکمان هەیە لەبەر دەستی و هاوکارەمایە ئەوە هەموو ئەحالی ئیمڕۆ ئێستا تەبعاً لەوە چێ 12 کاتژمێریش نابێت تەبعاً لەوە چێ چەندێکە سەعات 3 کاتژمێرە بەڵێ لە هەشتەوانەی تر نازانم چەند کاتژمێرەکە ئەمە کۆ دەستورەکانە ئیمڕۆ لانێ بڵم کەمترین کۆدی سوورمان هەبووە ئەمە چەند حاڵەتە کۆدی سوورەکان ئەمە 6 کۆدی سوورە جەنازەمان هەیە تۆ عادلی ئحالە نەخۆشی ماڵەوە بۆ خەستەخانەکان کە مەوعیدیان هەیە ئحالی دەرەوەی سلێمانیمان هەیە ئەمە ناوخۆیە بڵێن خەستەخانە بۆ خەستەخانەوە ئێستا سەرەتای دەواممانە بڵێن ئەمە ئحالەکانی دەرەوەی سلێمانەکان هێن بۆ ئحالی سلێمانیانەکە بۆ لەوانێت تاوەکو بەیانی ئێوە 3-4 لیستی وا پڕکەنەوە وەڵاهی تقریبان بۆی زیاکەین فۆرمەکە تا هەرم لیستەیە بەس دیتر بۆی زیاکەین بۆ نمونە کە ئەم بەرگەی کۆدە سوورەکە تەواوی تری بۆی زافاکەین ڕۆژە بووە کە زۆرترین لیستی کۆدی سۆری پڕکرد بێتەوە چەندانە بۆ خۆی کە بیرێ بێ وەڵاهی 3 بەرگی ئاومان پڕ کردوەوە جار هەبوو تقریبان ئەمە 3/24 سیانمان پڕ کردوەوە خەفارەتەوە بەس کۆدە سوورەکان 24 بەڵێ جار هەبوو یعنی زیامان کردو بۆ نمونە ئێستا ئەما گەرخوانەکە ئیشەڵا ئەوەش نابێ بەس ئەگەر ئەمانە فەوە بێ کۆدێکی سووری تری پێ بکەین باڵێکی تری بۆ ئیزافەکەین ئاوایە بەسی تر کاتی مناسبەکانی زیاتر طبعاً حادیسە و کچوونە دەرەوە شتە بێت تەقەمەنی ئەبێت ئەوانش زۆرە بە کاتی مناسبەکان بەڵێ فەرموو سەر چاوم بەڵێ سپاس دەکەم چییە بەڕێز لەوێ باشە گیانی من سەر چاوم خوا لەگەڵ بێ لە 00 پێویستیان بە هاوکاری بە ڕێستانە بە کۆدی سوور حاڵەت جەڵدەیە نەخۆشیەوە ڕۆمان ئەم حاسێک ئێستا تووشمان بوو کوڕی گەنج بوونا تەمەنی 20 ساڵ بوو ئەم کوڕە بە درنگانی شەو خواردنی خواردبوو لەگەڵا ساردی و جبس و ئەم بابەتانە و جگەرە کێشێکی بەقوەتیش بوو لە ڕۆژگا 2 پاکەتێک کێشە ئێمە لە کاتێک گەشتن سە حاڵەتەکە فراگوزای سەرەتایی بۆگەن کە پێڵ باتا ساینەکانی بۆگەن زەخت و شەکرە و لەدایان دڵ و ئۆکسجینەکەیەتی ئێمە عاتم بە پێوە بڕیارەین بەڵام نەخۆشە تۆزە شەکرەی دابەزی بوو شتی شێوتۆ نەبوو بەڵام ما باقیکە هەموو شتەکانیکەی باش بوون دوایە کە پرسیارمان خۆی نەخۆشەی کرد ئەم حاڵەتەوە لە بەدەم بەریدا خەوتووە
كريتي بتشنجاتي معده ولا قالوا جات تشنجاتي لشي ازاي توني بو معده دروس كربو تبي سواز بخطوه ما شنو خيار شعر سري بكينو بجي معنشت يا كابتن والله خلني الو والله خلني ماشي لا شانس فاستا كان باقي شهر ثاني رحنا لا والله صوب بانزا برجلي شهرستانية رئيس عافو يا كابتن خير سرچان ناخۆشترین ئەو شتانی کە بەسەرێ هات پێت و تا ئێستا بیرێ نەچێتەوە چی بووە؟ ئێوارەیەکیان داوایان کردین بچین بۆ شوێنێک کرێکارێک کەوتۆتە خوارەوە ترکە چوون سیرەکەین تازە ئیشیان تەواو بوو بەڵام کە فەحسمان کرد پشتی شکا بوو هەردوو قاچی لە ئیش کەوتو بوو بەڵام ئەو خۆی نەیەزانی کە ئەمە تەواوتر ماوەیەکی سۆر لەسەر جێگە ئەمێنێتەوە ئەو دەقەی کە خەریک بوو بیخێنە سەر نەقالەکە وتی بەیانی هاتوومەتە دەرەوە مناڵەکەم داوای ماسی کردووە ئەو دوو قوتۆ ماسم کڕیوە بۆی توخاب لەبیرتان نەچێ بیێنن لەگەڵ خۆ شتێکی زۆر ناخۆش بوو وقت لەبیرم ناچێت ڕۆژشان چین بۆ نەخۆشێک گوتیان حاڵتێکی سوتاوی هەیە چوین تەمان دایکێک بوو سوتا بوو دامەوە مشکیلە ئەوە بوو هەر لە ناو ماڵەکەی خۆیان سوتا بوو مناڵی چکۆلی هەبوو مناڵەکان چکۆلە بوون یانی تەمەنیان زۆر گەورەنەوە دەوری لە 6 ساڵوانەیە بوون باوکەی گرتبوونیە باوەش سەری لێ تێکسو بوو نێزانی چی بکە باوکم لە ناو سلێمانیەویش یەکی لە مەسەڵەکان کە قاشەی قرتا کەو بەسەریە ئەش بەڕاستی کەسێکی زۆر ناخۆش بوو هەرچانە ئیشی زۆرمان بۆ کرد بەڵام تا گیانمە خەسخانە بە زیینی بووە و لە خەسخانە عەبری خوای کرد شتی ناخۆش زۆرە بەستا هەمووی ناتوانانی باسکەی بەڵام ئەوی کێسە لە بیرمە لە دەوری گۆزەکان و بیزەڵت باش بیرم نەماوە لەوێ حاڵەتێکمان هەبوو نەخۆشی دڵ بوو جەڵدەشتی وا بوازم بە پەلا ئەبووە ماگەیان تەین عاش ئیتر گەیشتینە ئەو ترافیکێکی لێ بەرەو دارۆغاز سەرەکەوێ لە پۆلیسێکی هاتووی لێ بوو ئێمە بە سافیر و فەڕاڕە و بە کۆدی سوورە ڕۆشین لە خەدەمێکەوە هاتین بۆی بە خێرایی بگەێنین ڕایگرتین هاو بەردەمی سارگەی گروتی ئەبێ بۆسی چۆم زانم تۆ کێشە و چیەوە ئاوا خۆتەکەی مەمینێت وتم کاکە نەخۆشیە بێ بگەینی ناشەکە هاو دەرگاکەی پێکردینەوە و سێری کرد و ئەنجاوتی وتی نەخۆشییانە بێ نایڵم بڕۆی جازەکەش لێسن ڕۆیگە لەو کاکەیا دەرچینەوە خۆی لەگەڵ ماڵسە کەوتووە یعنی ئەو شتا لە مشتێکی زۆر ئاساییە ینی کابرا ئاگای لێ نییە یا سەماعێکی لە گوێیە تفۆنێکی پێیان مەشغوڵی مۆبایلەکەیت یان کێشە و مەشاکیلێکی تریە چەند ئەو گڕۆ لە کاکە لەگەڵمانە بوو ئەمڕۆ دەیان جار ڕەماشی بۆ لێدی سافیرەکەی بۆڵەکەی بە مایکرۆفۆنێکی دەسیمان پێ هاواری لێکی ئاگای لێ نییە ئاگاداریان کردینەوە کە کرێکارێک لەسەر بینایەک ئیشی کردو کەوتۆتە خوارەوە چوین بۆ سەر ڕووداوەکە بینیمان ئەو کرێکارە لە شوێنێکی بەرزەوە کەوتو بۆ خوارەوە پشتی تقریبا ئێمە لە ناتوانین تەشخیصی نەخۆشیەکەکەین بەڵام حەسە بە قسەی معاونتوبەکان وتیان ئەمە لەوانەیە حەبلی شەوکی بچڕابێ یان ئەگەر لێش بچڕابێ فەقەراتەکانی زۆر عەزیەتی پێگەیوە ناتوانێت جارێکتر ئیشە بکاتەوە ئەوەی کە من هەستم پێ کردو یعنی لە قسەکانیشیا و لە هەناسە هەڵکێشانەکانیە کە من زۆر پێی خەفەتبار بووم ئەوە بوو کە ئەم پیاوە چەندە ئازاری هەبوو چەندە ئەوەندە خەمی ئازارەکەی نەبوو ئەوەندە خەمی ئەوەی بوو کە ئیشەکەی لەدەست داوە ئەوەندە خەمی ئەوەی بوو کە لەمە دوات چۆن بژەیی بۆ ماڵ و مناڵەکەی دابین بکە ئەوەندە خەمی ئەوەی بوو کە چۆن بچێتە عەیادا بچێتە عەمەلیات بکە یعنی ئەم شتانە ئێمە زۆر دڵتەنگمانەکە بەڕاستی من زۆر خەفەتی پێخۆم چونکە لێرە یاسای کار هەیە یاسای بیمەی کرێکاری هەیە بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێت ئەو کرێکارە لە شوێنێکە ئیشەکە چەند ڕۆژ ئیشی کرد پارەی ئەوەی دەنێ هەر ڕۆژێک کە نەیتوانی ئیشەکەی بکە نەیتوانی بە ئیشەکەی خۆی هەڵسێ یەکسەر بەیانی ساحێبی کارەکە پێ ئەڵێ بڕۆرەوە بۆ ماڵەوە ئێمە کەسێکمانەوێ کە بتوانێت ئیشکە لە بەرامبەر ئەوەیە پارەی بینێ تۆگە کورسێک بشکە کابراەک لە حیمێکیەکە هەڵی دەستکەوتی چکە دوای شکانەکە لە حیم کراوە تۆ چاکراوەتوانێت بەڵام ئێمە پێشەوەی بگاتە ئەوەی کە بشکێ ناهێڵین بشکێ عین تۆ هەست بەوە ناکەی کە ئەم کەسە شتێکی کردووە بەرامبەرە باشە یعنی ئێستا بۆ نمونە کە نەخۆشێکە گوازینەوانێت تەبان بۆ نمونە کەوتووەتە خوارەوە یان حادیسەیەکی سیارەیە وانە
ئێمە ئەگە بە ڕێکوپێشیال لێگرین خینە سەر نەقالەکۆی هێنی نایڵی فەقەراتی عزیێتی بگە نایڵی ملی عزیێتی بگە تووشی شەلل بێ لە ئاخیرە یان لە ڕێگا کای هێنین ئەمە لەواچە بۆن من ڕشانەوەی هەبێ تەماگە ڕشانێ بچێتەوە قوریە خنچێ بەڵام ئێمە ناهێڵیم گاتەوە یعنی پێشەوەی بخنچی ئیشەکە ئەەکەیت خۆشترین شت کە بەسەرێ هاتبێ خۆشترین شت شەوێکیان چونە سەر حادسەی ماتۆڕێک یعنی وەزعی زۆر خراپ بوو بێهۆش بوو قوڕگی پڕ بوو لە خوێن زۆر بە زەحمەت هەناسەی ئەیە کوڕێکی گەنج بوو زۆر من خۆم کەوا بینوتم بڕوا ناکەم گاتە نەخۆشخانە بەڵام تر قوڕگیمان پا کردەوە و بە ئەم بوو باک هەناسەمان پێیا و ئەوەی پێویست بوو بۆمان کرد و گیانمانە نەخۆشخانە بەیانی کە داوام تەواو بوو چوومەوە بۆ چاودێری ورد سێرم کرد و وەزعی زۆر باشە نەخۆشەکە لەخوا بە زیابێ ماوە دایک و باوکەکەی لەوێن زۆر دڵم خۆش بوو چونکە ئەمە من سایقێکم نەجاتدا کە لە ماتۆڕەکە یا بوو هەم دایک و باوکیشی هەم نەخۆشەکیش حادیسەیەک ناو سلێمانیە سارەیەک بوو خۆیاو بە شۆستەیەک بە عەمودێکە لەو کاتێکی لە شۆفێرەکان لە دوو سارەبوونی کە لە شۆفێرەکان قاچی بە تەواتی کرابووانێ بە کاملی هەموو قاچی شکا بوو ساڵ دۆقێشی باشمان بۆ خوێن بەربوون شتەکەیمان ڕاگرت بە سەلامەتی گیانمانە خەستخانە ئەوەی کە دەستکەوتە باشەکانمان شتێکە زۆر دڵخۆشمانەکە ئەوەیە کە خۆش بێ شتی خۆش لە ئیشەکەی ئێمەیان نیە چکە ئیشەکەی ئێمە هەر سروشتی وایە نەخۆش و ڕوودا و هەرجار پێموتی تەقینەوە و شەڕە چەقۆ و شەڕە تفەنگ و ئەم شتانەیە خۆشترین شتی لە ئێمە هەر ئەوەیە کە بەڕاستی ئەچیتە سەر شوێنێکە کارەساتێکی گەورە تایە ڕوویداوە بەڵام حەزمی قوربانیەکانی زۆر کەمە ئەمە بۆ ئێمە زۆر دڵخۆشی ئەمە ڕۆژیان چین بۆ نەخۆشێک لە ناو ماڵێکا بوو حاڵەتی نەفسیە بوویتە نادام لەگەڵ مێردەکە شەڕی بوو بچی لە ژوورەوە ویستم عنیا هۆشی بیانەوە قسەم بۆ کرد و ئازاریی تۆزێک و ئەنە بۆ ئەوی لەو بورانەوەیەک هەست سیریەکەی زانی کامە حاڵەتی نەفسیە تووشی بووە ئەیتر زۆر تۆزە محاولەم کرد خەبەری کەمەوانێوانە هەر خەبەری نەبووانێ تۆزێکم پێچوو لەواچێ نازانیت چەند بوو بە ئینی خۆم کانۆلایەکم بۆ دانا و ئەوانە وتم با خەبەری بێتەوانێ و یعنی بە بیبێن نێخینە سەر نەقالە چکە تۆزە کەتەوزر بۆ ئافرەتێک بوو ویستم بە خەبەری کەمەوە بە پێ بیبەمەوێ بەڵام خەبەری نەبووانێ ئیتر دوای هاتمە دەرەوانێ هاتم بۆ لای ساقە وتم بڕاجە ماڵم بە ساقە بێ ئەو نەقالێ بۆ بێنە کاگە تووڕە و کتەی تۆ سعاتێکە چێکەی لە ژوورەوانێ و بۆ زوونە هادی داوای نەقالەکەی تو بۆ ئەوارەوە هەریتە دەرەوەڵی ماڵم بە ساقە بێ و نەقالێ بێنە تو وڵایتە خۆ چییە خۆی ما بێنە خۆشەکە تاقیکەیرە و زای چۆنە چۆ دیە ئەجا دوای بێنە خۆ ناگری یەکسار نەقالە بەرین و بێنینە دەرەوانە مەترسی تا ئێستا چی و لەسەر دروست بووە مەترسی زیاتر لە شەڕەکانی ناوخۆیان بوو برینارێکیان هێنا بۆ شوێنێک ئەتر منیش ویستم ئیشی بۆ بکەم چونکە وەزعی باش نەبوو خەریکی برینارەکە بووم لاەنەکەی تر هاتن یعنی زۆر بە خراپ مەعاملەیان لەگەڵاکردم حتا تێشیان هەڵام لە برینارەکەیان نا لە پێشا من نەمهێژ لێن با بە برینارە تازە دەستیان کرد بە لێیان لە منیژەوە شتێکە لە بیرم ناچێت وەڵا ئێمە ڕۆژانە مەترسیمان لەسەرشان دروستەگەر ڕۆژانە ئێمە تووشی ڕووداوە بین ڕۆژانە ئێمە تووشی ڕوبەڕووبوونەوە ئابین جاری وا هەیە ئەڕۆیت نەخۆشێک ئەگوازیتەوە بینی ئەم نەخۆشە تۆ نازانی چییە ئێمە ئیزعافێکمان پێ و نەچەکمان پێ و نە پاسەوانمان هەیە و نەکەسێ لە سەرجادە پارێزگاریمان لێ بکە بۆ نمونە من جارێکیان بەبیرمە لە خەستخانەی تەواری خوارەوە وتیان نەخۆشێکی لێیە بیگوێزەرەوە بۆ خەستەخانەی شار چووم بڵێ سارێکی ١٤ لێبوو بەڵام بەر خەستەخانەکە بە سەدان کەسی لێبوو دواتر بۆمان دەرکەوت کە ئەم کەسە شەڕیان کردو ینی شەڕەت تفەنگیان کردو دوو کەسێکی کوشتو و دوو سێ کەسیش برینار بوو ئەم کەسە دوایی بە بریناری دەستگیر کراوە ینی زۆر جار تووشی ڕوبەڕووبوونەوە بن جارێکتر بەبیرمێ نەخۆشێکمان بردەوە بۆ کۆیە هە بە هەمان شێوە هەر کابرا قەتڵی کردبوو لە خەستەخانە خۆشی برینار بوو لە حەدەسەکەیە برینار بوو دوای تۆ تەندروستی باش بوو ئەیان بردەوە بۆ کۆیە بەبێ هیچ حیمایەک بەبێ هیچ پارێزگاریەک بەڕاستی من کاتا چوومەتە کۆی هاتوومەتەوە هەموو دقێ معرەزم بۆی بە کارمەندەکەش بەموو هەموو دقێتەوە حسابی ئەو بکە ئیسەر لەم ڕێگای ئێمە خاوەنی ئەم قەزەیە دوژمنەکانی ئەم کەسە ئەو کەسێک کە ئەم تەقەی لێ کردوون ئەو کەسێک کە ئەم کوشتونی یعنی بۆمان دانیشێ وەقی بچێ بەسەر ئەوە مەرج ئیزعافی حکومیە ئێمە بە ئیشی حکومی هاتوین ئێمە زۆر جار تووشی ئەو نوع حادثانە ئەبینەوە ئەو کەسانی کە هاوڵی نەخۆشن دوو کەسیان کەسێکە لەگەڵ نەخۆشەکە چێتە دوا و پێشەوە
ممنوع خەڵکی مەدەنی سەرکەوێ ئیتر نەخۆشەکەم سەرخست و برادری ویستی بێتە پێشەوە وتم نابێ ممنوع ئەو ڕێگە پێدراو نییە ئیتر لەوێ قسەیش کرد تێ نەگەیشتم هاتی نەخەسخانی شار لەوێ نەخۆشەکەم داگرت و بووم کردستە نەقالێ هاو خۆی ناساوتی من کوڕی فڵان مەسوولم هەنێ قسەی کردومانەتی ئەبێ کارێکە بەسەر بێنم بوونێکم تۆزێ ئەو شتانە بوو کە یعنی هەڕەشە و شتی تایە وڵی شت زۆر بوو ڕوویاوە یەکێ لەوانەوە بوو کەیسێکمانە بوو ناو سلێمانیە کاتە گەشتن سەکەی سەر ئیشمان بۆ کرد قسمان ناوی زعفەکەوانە ئایلەکە بە شێوازێکی بێڕێزی و ئەمر ئەمریان بەساکردین ببینە خەسخانێکی ئەهلیەم سلێمانیە بەڵام کە ڕەتمان کردوانە ڕاستەخۆ بە کوڕ و ئەو کەسانی لەگەڵیان نابوون هێرشیان کرد و بە قسەی نەشیا و سوکاتی بەرامبەریان کردین لە کارەکەی ئێوەیە سەختی زۆرە بابەتی ناخۆش زۆرە بینن خانمانیش بەشێکن لەم کاریەوە ئەوەی کە بەسەرێت لەم کارەیە و ئاستەنگە زۆر بە دروستەکە چییە؟ ئەستەنگیکە ئەوەیە کە ئێمە ئاچینە سەرکەیسەکان زیاتر ئەڵەن بۆچی ئافرەتی تایە وەزانم پیامان هەبێ هەر لەگەڵا بێ ئێمە کە ئەم شوێنەمان هەڵبژاردووە بۆ خزمەتی هاوڵاتیە ناخۆشە وەکو پیا و ئێمە ناتوانین زۆربەی شتەکان بکەین وەکو بۆ نمونە هەڵگرتنی نەخۆشەکە داوای هاوکاری لە بەرامبەرمانەکەین لەو کەسانەی لە چوار دەورەمانە هاوکاریان نێوەرەگری هەتا بتوانین ئێمە ئیشی خۆمانی بۆکەین ئیشی لەلایانی تووبێ ئیشی بۆکەین هیچ کێشێکمان نیە لەلایانی ئیشی تووبێەوە بەڵام لەوە چێ نەقالەیەک بێ هەڵگرتنی نەخۆشێک بێت نەتوانین ئەوە کێشەیە زۆر کات کە ئەچینە شوێنێک ئەڵە بۆ ئافرەت ئەنی ئەو پرسیارە دروزە بێ لەلایەن بۆچی ئافرەت هاتووە واتە نانەوێت نانەوێت بەڵام لە کاتێکە ئافرەتان زۆر ورترن لە پیاوان ئیشەکەی بۆکەین لەوە چێ لە ڕووی زانستیەوە لە ڕووی تەندروستیەوانە ئێمە بە کەسە کەیسەکە هەڵگرین نهێڵین هیچ کێشەیەکی بۆ دروست بێت دوایش دەستخۆشیشمان لێکن بەڵام یەکەم دقا ئەڵێ خۆزگەم کارمەندێکی پیاو بەهاتایە سپاس بخوا ئێستێ باشترێکە بەس ئەو کاتە زۆر بوو سپاس بخوا کە ئەچینەوێ ئەو کاتە کە قسە ئەکەن کە ئەڵێن بۆچی ئافرەتی تایە دوایی کە ئیشی بۆکەین دەستخۆشیمانێکن ئەتر ئێمە مادوبوونیمان دەرەچێ ئەڵێن سپاس بخوا ئێمە و کەیسەمان کە هێناوە بە سەلامەتی گیانمان کار نەخۆشخانە ئافرەتان لە چاو پیاوانە زیاتر عاتفین ئێوەژەم کەیسانی کەی بینن خۆڵ ناگرێت زۆر خۆرسن لە ناخەژێنن چ کەیسێکێت تا ئێستا بیرێ نەچێتەوە وڵا کەیس زۆرە کەیسمان زۆر بینیەوە کەیسێک کە کەسەکە بریناری فیشەک بوو ئەو کاتە تەواری لە خوارەوە بوو هێنایان باوکە کە سەعات 12 بردبووی بۆ دۆدرما فیشەک بینی دوو برا شەڕ بوو لە فیلکەی ئاسۆی دەلا لای ئاسۆی دەلاکەوە کە هێنا بیان مناڵەکەی باوکەی بینی بوو کە مناڵەکە مەبینین تا ئێستا بیرم ناچێتەوە باوکەی ئەمری خوای کرد چکە کەیسەکە زۆر برینارەکەی بەرسەری کەوت بوو ئەوە بیر ناچێتەوە کەیسێکی تر هەبوو شەو بوو مانە هەمووی پێشکۆرە نابوو مناڵێکی تازە لەدایک بوو هەتا هێنامە خسخانی شار CPR بۆ کرد شێلانی دڵیم بۆ کرد ئەنی مناڵێکی بچووک لەبەر دەستمان من شێلانیم بۆ کرد زۆر پێتاقەتی بووم زۆر ئەسیر بووم پێی ئەنی مناڵێکی بچووک لەو تەمەنەیە من شێلانی دڵی بۆکەم بە سپاس بەخواوەی شەناسی هاتەوانێ ئەوە باش بوو بۆ من ئەمەیان کەیسێکی خۆش بوو ئەمە کەسی دومیان خۆش بوو بەس بێتاقەت بووم کە مناڵێکی وا لەبەر دەستمان بوو بۆ مناڵ زۆر چونکە ئێمە دایکین کە کەسی مناڵە بینی زۆر عاتفیمانە جوڵی ڕاستە بۆ کەیسەکانی تری جوان بەڵام ئەو مناڵم کە بینی نەمەزانی چۆن حەچی بتوانیا ئەم کرد بەس بۆی نێهێڵم هیچی لێبێ تەسە هەڕەشەیەک موقفێکی ناخۆش کە تووشتان بوو بێت لەسەر ئیشە چی بوو؟ وڵی هەبووە بەس سپاس بەخوا نەمان هێشتۆتە ئەوەی کە بکرێتە کاتی هەڕەشەشتەوە هەوڵاتەن چیتان پێڵێن کاتێکە چەند ژیانی کەسیشان بۆ ڕزگارەکەن دەستخۆشیمان لێەکەن زۆر ئەو ئەحساسە چیەکە ئەو هەوڵاتیانە هەیەە بۆنە ئەمەلی نەماوە بە بابەتێک بەڵام کاتێک ئێوە ئەچن ئەتوانن کارێکی باشی بۆ بکەن کاتێکە ژیانی ڕزگارەکەن کەسەکە
هاوڵاتیەکان زۆر دڵخۆشن ناڵم بەس ئەوەیە کە ئەڵێ بۆچی درەنگ ئیسافەکە نازانێ ڕێگابانەکە چۆنە سپاس بخوا زۆر سلێمانی 122 سلێمانی زۆر باشە لە ڕووی شۆفێریەوە کارمەندیەوانێ لە ڕووی کۆنتترۆڵەوانێ لە ڕووی ئیدارەمانەوە لە ڕووی بدیرمانەوانە ئەمانە زۆر باشن هەمووی هاوکاری لێرەیە کە ئەگەینە شوێنەکە ئەنی ئێمە ئیشی خۆمانی بۆکەین ئەو کەسە ئەزانی برینارە ئەو کەسەی کە لە هاوڵاتێکەیە ئەزانم کەسێکی لە دەزەیە کەسەکان کە ئەبینی ئێمە ئیشی خۆمانی بۆکەین ئەنجا کە دوایە دەستەکەم بە دەستخۆشی ئەڵە ئێوە بوونە هۆیە گیان ڕزگارکردنی ئەو کەسەمان کاتی وایە ئەیبینینەوەنێ هەر دەستخۆشیمان لەکەن هەر سپاس گوزارەکەن بەس یۆ ساتم بۆ بکە جاریوە هەیە بەس لەواکتێکە ئەو کەسێک کە بریندارە باش ڕوودارێک بێت بەتەبێت ڕووداری هاتوچۆ ئەڵێن لە ڕێگەی چوون بۆ خەستەخانەی جیانی دەدەستا بەس ئەو ساتی ناو ئەم ئضافەم بۆ بکە پێجان لە دەستەیە چییە کەەوە بەڕێگاوان بوو بەرەو ئێرە ئێمە ئەوەی ئیشی تووبی بێ بۆ یەکەین دیسیمان هەیە ئەئیدیمان هەیە حتا ئەتوانین ئیشی خۆمان پێ ئەەکەین لە ڕێی تووبیەوانێ ئەدریناڵین و ئەترۆپیمان پێەیە شێلانی دڵی بۆکەین ناهێڵین ئەو شتە ڕووبات باسی ئەو هەستەی خۆتم بۆ بکە کەیتە تەواوە بێ لێرەیە ناخۆشە ینی وا هەزەکەم ئیتر تەواو ژیان کۆتایی پێێت ئەنی زۆر ناخۆشە من کە کەیسێک ڕزگارەکەم هەزەکەم ئیتر تەواو خۆشترین ژیانە خۆشترین شتە لە بەردەسمە چکات تۆ هەموو ژیانی خۆ دەخێتە مەترسیەوە هەموو ژیانی خۆ دەخێتە ئەوانە کە بە زووترین کات بە کەمترین کات ژیانی ئەو کەسە بگەڕێنینەوە ئیشی بۆ ئەەکەین قەتگیریاوی لە کاتی ئیشە کەیسێک زۆر تاسی تێکردی دۆ پێشتر بەس ئێسێ باشتر پێشتر زۆر مقاوەتان پێیا کردو لەگەڵ بەڵێ بامەر باسی شتی ناخۆش نەکەین هەبووە حاڵەت هەبوو کە بووبینەوە لە دەرەوەژای کەسێک ڕزگار کرد بێت دەستخۆشی لێکات زۆر هەتا ئێستێش کە کەسێ بینم زۆر کا دەڵێت تۆم لە فلان شوێن بینیوە ئەڵە فلان دکتۆر دەبووی ینی ناومانە هێنم بە دکتۆر سپاس بۆ ئەو هەستیان کە پێمانەڵێن پێمەڵەن دکتۆر فلان کەس ئەو ڕۆژە تۆ کەسەکەی منە ڕزگار کرد زۆر دەستخۆشیمان لێکرد زیاد لە حەد ئەنی لە ڕێی دەستخۆشیەوانێ زۆر دەستخۆشیمان لێکرد کاتێکی بۆ ئێرە ماڵەوە بەجێ هێڵی ئەوان تا چەندێک ئەم ئیشی تویان لا قبوڵە کە تۆ 24 کاتژمێر لێرانی بەڵێ من ماڵەوە وەکو ماڵی دووەمی خۆم ئێرەم داناوە کە لە ماڵەوە ئێمە دەرەوە ئەزانم ئەچم بۆ ماڵێکی ترم ئیشەکەم هیچ کەسی ڕێگرم نییە وە زۆرش قبوڵیانە ئیشەکەی من شانازی پێوەکەن ئەڵێ لەبەر ڕزگارکردنی چەنەها کەسە لە بەردەر هیچ ڕێگرێکم نییە اون هاوڵاتیان چی پێڵان کە ژیانی کەسێک ڕزگارەکەی هاوڵاتیان وەڵی دوو لایەن هەیە هاوڵاتیان لایەنێکی دەستخۆشی و لەکە لایەنێک هەیە کە نەخۆشەکەی ئەکەوێت حاڵەتی پاز ینی مردنەوە یا وەزعی زۆر خراپە بێ تووشی کێشە دەکاوە ئەزانێت تۆ بووی بە هۆکاری ئەو کە ئەو نەخۆشە بمرێ یا وەزعی خراپە یا بچێتە عینایە بەڵام ئێمە کە ئەچینە سەر نەخۆشە بەو پەڕی دڵسۆزیەوە و ئەزانین کەسی یەکەمی خۆمانە یعنی شانازی ئەەکەین کە لەماوەی 2 دقە 3 دقە حاڵەتێکی وای بکەین بیگەین باشترین شوێن کە بۆ نەخۆشەکەی ئەو بگونجێ هەبوو هەڕەشەکات بەڵێ هەڕەشەکان وەکو ئەوەی کە تۆ نەخۆشەکە ئەبەی لە ماڵ و پاس بووە بەڵام قانونی ئێمە وایە ئەبێ نەخۆشەکە بێنی تەخەسخانە لەبەر ئەوەی کە وەفاتی بۆ کرێ کە ئەیبێ تەخەسخانە لە خەسخانە دکتۆرەکە پێ دەڵێ ئەڵێ سروشگیان ئەم نەخۆشە پاس بۆ هێناوتە ئەڵم کاکتۆرگیان لەبەر حاڵەتەکەی کە سوکاری پێویستەکە بێتە ئێرە یان کە سوکاری لێتە پاڕێتەوە ئەڵێت خوا بابی بین لەوێ چاکە بێ ئەبێنێ ئەیبین لەبەر دڵی ئەو بەس کە ئەیبیتە ئەوێن کە سوکارەکەی لەوێ ئەڵێ کەیتە دەرەوە من جارێک خۆم بەسەرمەها هاتمە دەرەوە لە داوام تاوابووم ڕێگایان پێگرتم وتیان نەخۆشەکەمان مردووە تۆ لای بووی هۆکارەکەی تۆی کەوتە ئەوە دووسێ کەسم ئاگادار کردەوە وتیان نەخێر بە هیچ جۆرێ ئەم نەخۆشە پێشەوە ئەم بێتە سەری مردووە 3 ساعت پێشەوە مردووە ئێتە دوای داوا لێبڕنیان کرد زانیان غەڵەتەکەی خوانە منیش وەکو کەسێک بە دڵفراوانیە لێمەرگرتن لەبەر کەسی نزیکیان بوو دایکیان بوو یعنی حاڵەتێک کە تۆ دایک لە دەست بیت ئەبێ ئامادەبی بۆ هەموو هەڵێ بەرامبەر بکرێ ئەبێ لێبوردابی من بەڕاستی هیچ بەلامە گرنگ نەبوو وتم ئاسایی بە قوربان ئەزانم تۆ دڵت چۆنە ئەزانم تۆ دایک لە دەست تا بێەوە دەوری توژەیەکی دەرونیش ببینن هەڕێک بۆ نەخۆشی دەرونی ئەچم یعنی جاری وا حاڵەتم تەلەفۆنم بۆ کەن ئەڵێ سیرۆژگیان بڕۆ حاڵەتێکی دەرونی ئافرەتە ئەڕوا بۆ تاسڵوجە
ئەمەی سۆزی دەرونی ئەیبم بۆی ئافرەتە لە ڕێگا دەست ئەەکەمە ملی هەتا ئەیگەین مە ئەوێ قسەی بۆ ئەەکەم ئەڵم نەبا خۆی بخاتە خوار یان نەبا دەرگا بکاتەوە خۆی فڕەبا یان نەبا شتێ بکە دەست ئەەکەمە ملی قسەی خۆشی بۆ ئەەکەم بە ساقم ئەچی عیلاجەکان وەرەگرین ئەگەڕێنەوە شوێنی خۆت سوێن نمایە ئەڵێ کە عیلاجەکانم وەرگر ئەم بیتەوە ماڵەوە ئەڵم ئیشەڵڵا یعنی وعدی تەواوی پێ نام چکە ئەزانم لەوێ نایێنمەوە لەبەر ئەوەی کە نەخۆشەکە دڵی لێم نەڕەنجێڵم ئابە ساقم ئەی بەمە ئەوێت تا ئەچێتە ژۆشتی بۆ ئەەکەن ئەنجە هۆشی نابێ ئەنجە جێڵم ئەڵم با دڵی لای من نەبێت داهێستا کەیسێک کە چوبیتە سەری چی بوو؟ کەیسی ئەخن خۆش و ناخۆشیشمان هەیە ناخۆش ئیشەکان ناخۆشن زۆر وەڵی خۆشیشمان هەیە کە کەسێ لە حاڵەتی مردن نابێت و بەمجارە خۆشەکەم بۆ باس بزانم چییە؟ خۆشەکە حاڵەتێکمان هەبوو کوڕێک بوو لە ئەوروپا گەڕابوانێ ئەو ڕۆژە کە چوو بۆ مەتار چوو بۆ مەتار لە ڕێگا بە دایکیان وتم کوڕەکە گەڕاتەوە لە خۆشە توش سەدمە بوو دایکی کە گەڕابوانە ئیتر دایکی چوو بنەسەری وەلحاصل ئەوان بە مردوو دایان نابوو یعنی حاڵەتەکە مردووە کە ئێمە چوینە سەری CPR بۆ کردووە ئۆکسجینم بۆ کردووە حەچی ڤایتەڵەکانم بۆ کردووە یەکسەر دەسم کردەوە CPR شکر گەڕاوەتەوە یعنی لە دەستخۆشی ئەو کوڕانە ئێستاش پەیوەندی مێ لەگەڵیانە بەڕاستی ئەڵێ تۆ نەهاتیتە دایکمان لە دەزابوو کوڕێک چەند ساڵ لە ئەوروپا بێ بگەڕێتەوە یعنی خۆشترین ڕووداوە بۆ من کە بەلامە ئێستاش پەیوەندیم بە دایکەکەشیانەوە هەیە ڕووداوێک کە بیرێ بیرم نەچێت ڕووداوی ناخۆشی بە تایبەت ئێمە ڕووداوی هاتوچۆی و ماتۆڕ بە تایبەت چونکە ماتۆر هەیەە هیچ شتێکی بەرگری ناکە کە لێ ئەیات یعنی سارە لێ ئایا خۆی وەرئەگەڕ ڕاستە و خۆ تەئسیل لە خۆیەکە لە جەستەی خۆی هیچ بەرگریکی پێوە نییە و دوای ئەوە ڕووداوێکی ماتۆرمان هەبوو چوومە سەری زۆر وەزای خراپ بوو نەزیف بوو نەزیفی مێشک بوو دەستی گرتم چون قەت بیرم ناچێ قەت یعنی بڕا ناکەم بیرم چێ کوڕێکی گەنجی تقریبا 22 ساڵە بوو چون دەستی گرتم وتی تو خوابان نەمرم تا دایکمان بینێ وتم ئیشەڵا نامری بە قوربان نامری خوا گەورێ یەکسە بردم بۆ شەهر کە کردماوە عینە دکتۆرێکی لێ بوو دکتۆر ئەحمەد وتی سەر و ژیانم حاڵەتە 2 دقیقە نەچوو تا سەری مردە بوو شکر سوپاس بۆ خوا ماوە ئێستاش یعنی باوەشی پێ ئەەکەم وەزانم کوڕی خۆمە یعنی ناخۆشترین ڕووداوەوە کە دەستی تون تو خوا بە دایکم نەزانێ بەم حاڵێ من لەبەروی بەیانی هاتوومەتە دەر وتێتی ماتۆڕ بابە هێناویشمە توخوا بە دایکم نەزانە ئەنجە تەلەفۆنم بۆ دایکی کرد بە هێوری پێم وتوە چاوەڕم کرد تا دایکی هاتووە ئەنجە جێمەشتووە یعنی ناخۆشتی ئەمەی ناخۆش بلا ئێمە بە تایبەتیش کە کۆدە سوورەکانمان ئەبێ یعنی هیچ شۆفێرێک هاوکاریمان نییە بەڕاستی ئەم پێش لێ ئەگرن ئەمراو لێ ئەگرن حاڵەتە تۆ من کە بە کۆدی سوور ئەڕۆم ئیشارەت ئێمە یعنی کەسێک لە حاڵەتی زۆر خراپایە تۆ بۆ ڕێگەم بۆ چۆڵ ناکەی یعنی ئێمە سەرنشینی وامە هاتووە یعنی کەسی وە هاتۆتە ڕێگامان پێمان وتووە لێو بانگمانەکە ئەڵە هیچتان پێ نییە یعنی کەسی وە ئەبینی شۆفێری وە ئەبینی تکال لە هەموو شۆفێرەکانەکەم کە لێرە گویان لە دەنگی منە تکایە کە ئەبینە ئیزعافێ لە دوایانەوەی قەینە حاڵەتی ئاسایی بەڵام کە ئەبینن کۆتی سوورە بە ڕێگەمان بۆ بەرن ڕێگەمان بۆ بکەنەوە ئەو ڕێگرمان زۆر زۆر ناخۆش بەستی و کوڕم بۆ بکە بینیتەوە بینیمەوە ماتۆڕ لێ خوڕێسە نا وتی هەتا مابم دەستی تونتون گرتم وتی تا مابم بە کۆڵانێکشان ناڕۆ ماتۆڕتیانێ ئێستا زۆر دڵخۆشم کە لە ژیانایە یعنی جار نییە من نەیبینم بێتاقەتە من ئەو نە ڕووداوی ناخۆش بینە بەڵام ئەوە زۆر متەئسیر بووم چکە لەبەری خۆشم دایکم زۆرم پێ ناخۆش ئەڵێ لە نێوان ژیان و مردن تاڵەمویەک هەیە ئێوە پارێزەری و تاڵەموان ئیشەڵڵا هەر کەسی ئێمە من کە دەرئەچم بە تایبەت بۆ کۆدی سوور ئەڵم خوا هاوکارم بی ئەو کەسە بە مردووی نەبە مەشوێنەکەی خۆی یعنی حاڵەتێ نەبێ کۆنتترۆڵم بۆ نەکرێ سوپاس بۆ خوا ئێمە مدیرمان و جێگری مدیرمان هەمیان یەکە بەیەکان هاوکارمان لەشتانەوە بە تایبەت شۆفێرەکانمان ئەگەر من شۆفێرێکم لەگەڵان نەبێت ناتوانم هاوکارە بکەم یعنی من ئەگەر بە سیاری خۆم بڕۆم هەتا من ئەسمەسەری نەخۆشەکە تاو بووە بەڵام ئەمان سوپاس بۆ خوا کەسێکی لێ هاتوون زۆر باشن شۆفێریان زۆر باشە یعنی هەمویان کەسی لێ هاتوون بەڕاستی ئەمانە ئێرە نەک شایانی ئەو حساباتی خۆیان شایانی ئەوەن دووجار حساباتیان بۆ بکرێت بەسیم بێدەم بۆ کە خۆی ئێستا لە سەری دانیشتووی جار هەبووە کە بگەڕێیتەوە لە حەدەسێکی کۆدی سوور بێ و کەسێک لە سەیرە ببرێت پێش بگەیتە نەخۆشخانە بەڵێ بەسی ئەو دەقەی خۆتم بۆکە چییە؟ ئەو دقەی خۆم حاڵەتێکە بوو لە شڵەژانتان لە ناخۆشی لە ئەو هەستە ناخۆشەکە شڵەژان حەز ناکەم بشڵەژێم لەبەرەوەی کە شڵەژان ناتوانم شڵۆ نەخۆشەکەم بکەم باشە حەزەکەم لەو پەڕی ئەکتیڤا بم کە نەخۆشی هێتە لام حاڵەتی زۆر خراپە حەز ناکەم بشڵەژێم چونکە کە من شڵەژام زەرە لە نەخۆشەکەم هەیە حەز ئەەکەم شتێکی بۆ بکەم کە ئەوە بێ یعنی هەستێت و بڵێ دەستخۆش بەڵام حاڵەتی واشەیە کە لە دەستی ئەمانەمەوە ئەوەی دەسەڵات نییە حاڵەتێکم هەبوو لە بژانەوەی دڵەوە بۆ
ئاسێ نێودەوڵەتی دکتۆرەکە پێوتنتی سروژیان ئەم کەیسە ئەبرێتە خۆیان حەزەکەن لێرە بڕوا خۆ ئەوێ خزمەتی جوانی هەبوو هەموو شتێکی بوو حەزیان کە خۆیان بیبەنە ئەوێ وتمان باشە ئەیبین دکتۆرەکەتی سروژ ساعاتێ بۆ 2 ساعات یعنی بردم نەگەشتمە ئەوێ بەڕاستی قەت بیرم ناچێت دایکێک بوو 4-5 کوڕی وەکتۆی لەگەڵا بوو یعنی زۆرم بەلاو ناخۆش و ئاخر هەر بردیشمان دکتۆرەکە وتی پاس بۆ لە ڕێگاوتم بەڵێ لە ڕێگا پێوتم دکتۆرەکە بۆی نووسیوم لەبەر ئەوەی من حاڵەتەکەی وەرگرتووە لە ڕێگە شتێکی لەبێ من بەرپرس نیم ئەو بە حاڵەتی ئەوە یاوێتی بە من بگاو نەکە ئێتر کە بردومە ئەرۆڵە هەموو ئەوان شەو و ڕۆژیان خسۆتە سەریەک بۆ پاراستنی ئەو تاڵەمۆی نێوان ژیان و مردنی هاوڵاتیان کاتێک هەمووان لە خۆشی دەربڕینن ئەوان لە هەوڵی پاراستنی ژیانی هاوڵاتیاندان و ڕزگاریان دەکەن و ژیانیان پێدەبەخشنەوە ئێمە شەو ڕۆژێکی تەواو لەگەڵ تیمەماندوو لە ناسەکەی 122مان بەسەر برد تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ